یادی ئەنفالکردنی کورد لە پەرلەمانی عێراق بە هاوکاری ڕێکخراوی هاوکاری نێودەوڵەتی ئەڵمانیا سازرا. لەم یادەدا هەموو لایەنێک و گشت ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە توندی ئیدانەی ئەم تاوانە نامرۆڤایەتیان کرد. من کە هاوڵاتێکی ئەڵمانیم وەکو دەروون ناسێک بۆ ماوەی 25 ساڵ کارم لە بواری ڕزگاربووانی ئەنفالدا کردووە و دەزانم ئەم خەڵکە چیان چێشتووە. لە ساڵی 1970 گوندەکانیان وێران کران کە سوکاریان کوژران، چەندین ساڵ لە ژینگەیەکی نادیاردا ژیاون، ژیانێکی هەژاریان بەسەر بردووە، منداڵەکانیان بەبێ هیچ پشتیوانیەک بەخێو کردووە. ئەمڕۆ ژمارەیەک لەو خەڵکە ئەندامی پەرلەمانی هەرێم و عێراقن و کوردەکان بە ڕێگای ئەوان دەنگی خۆیان دەگەێنن. یەک لە کەسوکاری ئەنفالکراوەکانی ڕژەیم پێشودان بەوە دەنێت کە تاکو ئێستا حکوومەتی عێراق پابەندی بڕیارەکانی جینۆسایدی ساڵی 2007 کە لە پەرلەمانی عێراق پەسەند کرا نەبووە و داواش دەکات کە باواڵێکی دڵخۆشکەر و بەدەست بەتاڵی نەگەڕێتەوە لای کەسوکاری ئەنفالکراوەکان. حکوومەتی عێراق پابەندی بڕیارەکانی دادگای بەڵای تاوانەکان نەبووە کە لە 24 شەشی 2007 دەرچووە. ئەگەر حکوومەتی عێراق پابەندی ئەو بڕیارە بێ خۆی لە خۆیان 100 تا 100 خزمەتی کەسوکاری ئەنفالکراوە خزمەتکاری کەسوکاری قوربانیانی جینۆسایدەکە. بۆ نمونە ئەو بڕیارە وەزاری مافی مرۆڤی عێراق ملزەمەکە بە هەڵدانەوەی ڕووفات گۆڕە بە کۆمەڵەکان بەهێنانەوەیان بە ڕاستپاردەیان بە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی شەیدان کە ئاشنابوونی منێکی کە هەموو ئەندامانی عایلەم ئەنفال کرا ئاشنا بم بە کە بڵێم ئەوە ڕووفاتەکەی منە. پەرلەمانتارێکی کورد ڕادەگەنێت کە تاکو ئێستا حکوومەت بیری لەوە نەکردوێتەوە چۆن قەرەبووی کەسوکاری ئەنفالکراوەکان بداتەوە و بەکەم تەرخەمیش لە قەڵەمی دەدا. ئەبێ ئەم حکوومەتە بینی بکرداتەوە لە دوای 2023 هەتا ئێستا نەیتوانیوێت تەعویزی عەوائلی ئەنفال باتەوە، چونکە داوا چەند جارێک داوا کراوە کە سندوقێک دروست بکرێ هەم بۆ زەحایەی ئەنفال زەحایەی هەڵەبجە. ئەم یادە گرنگی زۆرە لەبەر تۆ جارێکی تر پێڵیتەوە لێرەیە پێڵی تۆ هیچت بۆ نەکردووە، تۆ نەتوانیوە خزمەت بە قەزیەی کە ئەمە تاوانێکی جینۆسایدە بە حەقی میلەتێک تۆ نەتوانیوە لە کاتی ئێستا هیچ بۆ ئەم میلەتە بکەیت. ئەو بڕیارانەی کە پێش 29 ساڵ بۆ ئەنفالکردنی میلەتی کورد لێرەوە دەردەکران ئەمڕۆ لە هەمان شوێنی بڕیارەکان یادی ئەنفالی کوردەکان دەکرێنەوە، بەڵام تاکو ئێستاش وەک پاداشێک بۆ کەسوکاری ئەنفالکراوەکان حکوومەت بەکەم تەرخەم لە قەڵەم دەدرێت. لە بەغدا و نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.